إما هدف ما ناس لي كارا بأنه توصيلية كي من أرا قشت مالقان خابر ما مكان لسر فيسبوك رقمقان بلاو كرديمن خابر ما مكان هر شتوال ناو بازار إما تادر قابي رايان بويني هدف قام عليه موضوع وسب أنه نين ناو بازار بلا قربالخي دروس نودو احترام قانون حكومة بقريمن ئیمە لەسەر شان خۆمان زانستینەی کە خزمەت شار خانەقی بکەیمەن ئاماژمان لی کارە ئەوەسە کە مناڵ خانەقین نادەدەشت تاکو بتوێنین سەیطرە لەبان ئەی ڤایرۆسە بکرێت لە خانەقین و عدەدێکی فرێشێ ڤایرۆسە نەک لە شێرگ و تاکو ئیسا کەس لە شار خانەقین نەگردێسەی بەس ئەوە بی چووکە من حتەجەول لە خانەقین کریاس و توای من فرەی عاڵەمەکە نادەدەشت هەروەها چەند فرەی خەڵکەکان ڕۆژانەکارن کە معیشەتیان هابان ڕۆژانەیان ئەی مساعداتیشە لەیان مناڵ خانەقین خۆیە و جەمع کریاس و بدرێتە مناڵ خانەقین کە ئەوانەی ڕۆژانەکارن دەستیان ناچێت ئەوانەی عایلەی شەهیدن ئەوانەیشی فەقیر حاڵن.